لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حام لواني حفتا لوان كاين تفسير قرآن بيروز بهم وخزمتان بما بس رزامن دي خواهي قوري وهوادان اوي آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ومنهم أميون لا يعلمون الكتاب إلا أماني وإنهم إلا يظنون. بەڵێ بەڕێزان هەر لە درێژە و ئاەتانەی کە خوای گەورە سوبحانەوە تەعالا باسی ئەهلی کتاب دەکا و بە تایبەتی باسی جوولەکەکان لێرەدا دەیانکاتە دوو بەشێکی عەوام و بەشێکیش عولەما. لە باسی عەوامەکان لە سەرەتادا دەفەرمی ومنهم ئومیون ومنهم دیارە مین تەبعیضیە کەسانێکیان تێدا ئومینە ئومی یعنی نەخیندەوار نسبەتەن ئیلا ئومیه لۆ پێدەگوترێ ئومی والله أعلم وكزانان دفرمون کەسێک کە نەخیندەوار وەکو ئەوەیە کە لە دایکی بووە کوو لە دایکی بووە هیچ نازانی وەکو ئەوەیە لێ پێدەگوترێ ئومی نەخیندەوار نسبەتەن لە بۆ دایکی کەوا لە دایک بووە هیچ نازانی وەکو ئەوەیە کەوا نەخیندەوارە. ئیتر کەسانێکی نەخیندەواریان تێدایە لا يعلمون الكتاب إلا أماني هیچ شتێک لە کتابی خوای گەورە نازانن ئیلا ئەمانی نەبی ئیلا ئەمانی دیارە زانایان بە چەند شێوەیەک لێکیان دایتەوە. هەندێک دەڵێن ئیلا ئەمانیە واتە ئیلا ئومنیەت نەبی ئومنیەت واتە هیوا و ئاواتێک و ڕەجایەک کەوا عەمەلی لەگەڵ نەبی هیوا و ئاوات و ڕەجایەک کەوا عەمەلی لەگەڵ نەبی. طەبعاً ئەوە شتێکی مەذمومە شتێکی خراپە. ئەسڵ لە مسلمان ئەوەیە کەوا ڕەجای هەبی عەمەلیشی لەگەڵ بکە واتە ڕەجای بە ڕەحمەتی خوای گەورە هەبی و عەمەلیشی لەگەڵ بکە. بەڵام کەسێکەوە تەنها هیوا و ئاوات و ئومنیەی هەبی بە ڕەحمەتی خوای گەورە بەڵام عەمەلی لەگەڵ نەکا ئەوە شتێکی باتیلە شتێکی ناحەقە شتێکە کە بەڕاستی لەگەڵ دینی خوای ناگونجێ و لەگەڵ سیفەتی مسلمانی ڕاستەقینە ناگونجێ. ئیتر ئەوە تەفسیرێکە لە تەفسیرەکان ئەوجا با بڵێن هەر لەسەر ئەو بابەتە دیارە وەکو چەند جارێک باسمان کردیە خوای گەورە کە باس لە ئەهلی کتاب دەکا ئەوەڵەن لەوەی بیان ناسین دووەم لەبەرەوەی کە معاسەرەی ئێمە دەکەن هەتا ڕۆژی قیامەتێ ئەو ئومەتە لەگەڵ ئەهلی کتاب دەژیێت تاوەکو شارەزانبی سێ تاوەکو ئەو ئینحرافاتانی کە لەواندا هەبوو لە ئێمە دووبارە نەبیتەوە. ئەم بەداخەوە دەبینی زۆر شت هەیە لەوانەی کەوا خوای گەورە وەسفی ئەهلی کتاب پێ دەکا لە ئێمەشدا ئەوە بابڕین لە ئومەتی ئیسلام لە مسلماناندا بەدی دەکرێت. چەندین کەس جۆمان لێ دەبیتن کاتێکەوە نا مسلمانە هەرچی دەکا دەی خوا بە ڕەحمە بەڵێ خوا بە ڕەحمە ئەرحەم الراحمینیشە. بەڵام ئەو ئومنیەتە و ئەو ڕەجا پێویستی بە عەمەل هەیە. ئەگەر نا بەڕاستی ئەوە کەسانێک ئەگەر هەر بەو هیوا و ئاواتەی بژێ و عەمەلیش نەکا ئەوە لە ڕۆژی قیامەت خەسارەتمەند دەبی لەبەرەوەی ڕاستە خوای گەورە ئەرحەم الراحمینە بەڵام شەدید العقابیشە. ڕام خوای گەورە سوبحانەهو وتەعالا پێویستی با بڵێن داوای عەمەلیشمان لێ دەکات پێویستی پێ نییە سوبحانەهو وتەعالا بەڵام داوای عەمەلیشمان لێ دەکات. لە هەر ئاەتێکیش تەماشا دەکەیتەوە باز لە بەهەشت دەکا خوای گەورە باز لەوە دەکات بما كنتم تعملون پێویستی بە عەمەل هەیە کەواتە چوونە بەهەشت پێویستی بە عەمەل هەیە. ئیتر ئەوانە کەسانێکن نەخیندەوارن لا يعلمون الكتاب هیچ شتێک لە کتاب نازانن إلا ئەمان إلا ئومنیەت نەبی إلا هیوا و ئاوات نەبی وإنهم إلا يظنون. ئیتر ئەوانە کەسانێکن إلا گومانیان هەیە هیچ یەقینیان نییە بەس گومانیان هەیە. ئەسڵ وایە شارەزایی بەرامبەر بە دینی خوا لەسەر ئەساسی یەقین بی نەوەک گومان بی. ئیتر ئەوانە گومانیان هەیە لێ تەماشا کە قسان کە وەڵا پێم وایە ئەو هایە لە شەرعی خوا هەق پێت وایە چییە؟ یعنی دینی خوا سبحانه وتعالى شتێک نییە کەوا ئەتوو بەظەن قسەی لەسەر بکەی
ديني خوا بريتل قال الله سبحانه وتعالى وقال الرسول صلى الله عليه وسلم ديني خوا بريتل رونكرنوي علماء لبو نصوص قرآن والسنة نوق أما بفكري خوبان والله قمان من وأوهابيان وابيتا بهر حال أو بتفسير يكم كوا أماني بأمنيته بهوا أواد ليك دنو هندك دزانا تر دفرمون ومنهم أميون لا يعلمون الكتاب إلا أماني ليردا أماني بدرو ليك دنو درو افتراء كواتا هيش تيق لكتابي خوا نازان بلام درو لسر خوا دكان والعياذ بالله درو لسر خوا دكان لويا قسكان شان لقل ظنك تيق دكاتو وإنهم إلا يظنون كواتا درو دكان لسر خوا سبحانه وتعالى وهروا قمان دبن تنها قمانيان هي تنها قمان كوتمان قمانش عكسي يقينا كواتا أوشيان براستي يكلا وكزانان دفنمون يكلا تفسير كان كوا بي تفسير دكريتن كفعلا كسانك لأهل كتاب وبداخل ولو أن لا مسلمان شبيتن كأصفتي تدا مجرد شد هلدا بس لسرخوا والعياذ بالله شد هلدا بس لسرخوا ببي أو كوا يقينه بولدين إخوة بس بقمان كواتب راستي القول على الله بلا علم يكل الزريمة هرجع وركان وكل قرآن لسنة دهاتيه أو تفسير دو تفسير سيمش كوا جمهور مفسرين تفسير بهذا كان تفسير أماني أو كوا ظل أماني بمعنى قراءة ده كواتا كسان شيانتيدا الأهل كتاب هيج شارزان با كتابي خواي يقولنا إلا للان قراءته نبي سبحان الله إلا قراءتك إلا خويرنا وكي إلا قرنجي بخويرنا وكي ده نازان وروش سيا براستي أوش مصيبتي شي زور قوري لويا وكتمان أوش تماشا ذكي بوشي وازش كأقل ليك بدريتو كوا جمهوري مفسرين ليش الدنوا براستي أوش لنا ومسلمانان هي بداخل يعني كسانك بس قرنجي بقراءة ده خو براستي فيربوني قراءة راست درست كما أنزل على رسول الله صلى الله عليه وسلم بوشي ويكدابزيا وبوشي ويكبير صلى الله عليه وسلم وەری گرتیە و هەروەها فێری سەحابەی کردی خۆیان لێ ڕازی بی و پشت بە پشت هاتیە ڕاستی علمێکی متەواترە زۆر مهمە قورئانی پیرۆز بەو شێوەی بخوێندرێتەوە کە دابەزێت لەلایەن خوای گەورە سوبحانەهو وتەعالە بەڵام ناکرێت لەو حدودەی ڕابوەستی و هەموو ئیحتیماماتی خۆت تەنها بەو مەسئەلەیە بدەیت ئەدی کاتە دەبڕ ئەدی کامە بەس لە دابەزینی قورئانی پیرۆز لیەدەبەڕوا ئایاتیه وەک خوای گەورە دەفەرمێت ئەفەلا یەتەدەبەڕون القورئان کەواتە بەڕاستی أو آفتك ولا أهل كتاب هبوة وبداخوا لنا أهل إسلامش هيا لخواي قلت بارين وكالو كسانما النجمري وبيويستا إما براستي لوي تجاوز بكين بلا زور ضرورة قراءة شيء صحيح وراست درس بيخينوا بلام لقل أوش بيويستا بزان لدواء أو بيويست بتدبرها تاوكو تيبقي تاوكو كاري بيبكي إترخواي قول سبحانه وتعالى ناوي لو كساننا كوا تنها دخيلنا وببيوي تيبقن أمينا أوانا وأنا كسانش نخين دوانا لولا زمان كردي خوشمان إن كسيك كوا راستا بفعلي دخيني بابنين توانا يخيننا ونوسيني شهي بلام كاتي كوا لزون مسائل تيناغا بتايبتي العلوم الشرعي ضلين أو كسان خين دوارا بەڵێ خوێندەواری هەیە دەنووسی و دەخێریتەوە بەڵام نەخوێندەوارە بەرامبەر بە عیلمی خوای گەورە بەرامبەر بە قورئانی پیرۆز بەرامبەر بە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەواتە ئەو کەسانێکەوە دەربارەی کتابی خوای گەورە تەنها قراءەتەکەی دەزانن خوای گەورە بە ئومیانی ناوبردیە وإنهم إلا يظنون ئیترەوانە کەسانێک تەنها گومان دەبن یەقینیان نییە بەرامبەر بە دینی خوا ئەوە صنفی یەکەم کەوا خوای گەورە باز لە عەوامەکانیان دەکات فويل للذين يكتبون الكتاب بأيديهم ثم يقولون هذا من عند الله وويلا لبو كسانك ويكتبون الكتاب بأيديهم كوا كتابي خواي قولة دنوسنو بدستي خويان ثم يقولون هذا من عند الله أو زادلين أولا لا خوايا كواتا أوتشينا أنا أحبار يهودا وكزانا دفرمون أحبار علماء كانيان كات عوام كانيان بوشوي آت بيشتري علماء كانشان بوشوي كوا كتابي خوا بدستي خويان دنسنوا يكتبون الكتاب بأيديهم أو زاسبا خلشي دلين ثم يقولون هذا من عند الله دلين أوا للان خوا والعياذ بالله ليشتروا به ثمنا قليلا لبرتسي وادا كان
لەبەرچی ئیفترا دەکەن لەبەرچی تەحریفی دینی خوا دەکەن لیەشتەڕوا به ثەمەنەن قەلیلا تاوەکو شتێکی کەمی پێ بەدەست بینن تاوەکو شتێکی کەم پێ بەدەست بین ئەو شتە کەمە چییە ئەگەر هەموو دنیاش بی قل متاع الدنيا قليل هەموو دنیاش مقابل بۆ بیکەوە دینی خوا تەحریفکەی بەڕاستی هەر ئەو هەندە ناینی هەر ئەوەندە ناین لەبەرەوەی ئەوەی کەوا چاوەڕێی ئەو کەسە دەکەوە خوای گەورە دەفەرمی زۆر گەورەترە لەو دنیای کە ئەو بەدەستی هینایە لیەشتەڕوا به ثەمەنەن قەلیلا دیارە ئەو شتێکەوە ئەوان بە دوای دەچوون لەبەر هەندێک تەحریفی کتابی خوای گەورەیان دەکرد لەبەر هەندێک درۆیان لەسەر خوای گەورە دەکرد والعیاذ بالله لەبەر چی بوو لەبەر ئەو جاهومەکانتەی کە هەیەە لەبەر ئەو ڕئاسەتەی کە هەیەە ئەگەر بێت و ئیمان بە پێغەمبەر بینن صلی الله عليه وسلم هەروەکو لە کتێبەکانی ئەوانشدا هاتیە و صیفەتی ئەو پێغەمبەرە هاتیە عليه الصلاة والسلام ئەوان ئەو پلەومەکانتی کە هەیتیان بەعتیبار لە دەستی دەبنە فەردێکی ئەتیادی لە ناو ئومەتی ئیسلامی ئیتر وا تەسەوڕ دەکا لێیە ئامادە نییە اعتراف بۆ حەقە بکاتن بەڵکو دەیگۆڕی ئەو جا درۆ لەسەر خوا دەبەستی والعیاذ بالله لە بەرامبەردا تاوەکو ثەمەنێکی قەلیل وەکو گوتمان ئەگە ئەو ثەمەن قەلیل لە هەموو دنیاش بقول متاع الدنيا قەلیل ئیتر بەداخەوە ئەوەشیان بەداخەوە ئەگەر چی لە باسی ئەهلی کتاب و بە تایبەتی لە باسی یەهودە بەڵام ئەوەشیان بەداخەوە لەوانەیە فعلا لەناو ئەهلی ئیسلام و ئومەتی ئیسلام بەداخەوە لەوانەیە کەسانێک هەبن عینی بەو شێوەیە طبعا کەلامی خوای گەورە وەکو قورئانی پیرۆز جگە لە کتێبەکانی کەی بابنێ کەلامی خوای گەورە سبحانه وتعالى وەکو تەورات و ئینجیل و زەبور و ئەو بابەتە ئەو کتێبانە خوای گەورە سبحانه وتعالى کەفالەتی بە حفظی قورئانی پیرۆز کردیە بە تایبەتی لەلایەنی لەفزیەوە وەکو معلومی هەمومانەکە لە دوای 1400 و ئەو هەندە ساڵە لە دوای هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە هەتاکو ئێستا پاراسی تو هەتا ڕۆژی قیامەت دەیپارێزی هیچ حرەکەیەک نەوەک هەر حرفێک هیچ حرەکەیەکیشی لێ ناگۆڕێ هەر کاتێک محاولەش کرابیتن و محاولەش کرا خوای گەورە کەشفی دەکا و خوای گەورە سبحانه وتعالى جیل لە دوای جیل کەسانێک مۆفق دەکاکەوە ئەو قورئان لە سی جیان پارێز و تەسلیمی جیلی دواتر بکەن بەڵام لەلایەنی معناوە لەلایەنی تەویلکردنی ئاەتەکانی بەڵێ لەناو ئومەتی ئیسلامش بەداخەوە ئەو شتە هەیە کەسانێک لیەشتەڕوا به ثەمەنەن قەلیلا لەبەوەی کەوا لە زاڵمەک نزیک بنەوە لەبەوەی کەوا با بڵێن پەردە پۆشی زوڵمی زاڵمە چی بکەن لەوەی کەوا مەسلحەتەش دونیەوی خۆیان بەدەست بین لە ترسی کەسێک یان لە ڕەغبەت لەوەی کەوا لەبەردەستی کەسێکە تەحریفی کتابی خوای گەورە دەکا و ئەوجا بە خەڵکیش دەڵێ ئەوە کتابی خوایە کەواتە ئەگەر چی لەفزەکەی پێ ناگڕ بەڵام هەوڵ دەدا مانایەکەی بگۆڕی و یاخود ئەو قسەی لە ناومان زۆر باوە بە تایبەتی پێشترێ لەوانەیە کە خەڵک زۆر نەخیندەوار بووە چی دەگۆت لە کتێب هاتی ئەخ چ کتێبێکە مقابل تێدەگەیشتکەوە قورئانە یاخود سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بەڵام کە دەیگۆ لە کتێب هەر کتێبێکی کەمە بەستی بایە کە بەڕاستی شتێکی بگۆت بایە هەر شتێکی بگۆت بایە لە کتێب هاتی ئەخ چ کتێبێکە ئەسڵ وایە خوا وا دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه وسلم وا دەفەرمی ئیتر بە هەر حاڵ وەکو گوتمە ئەوش ئافەتێکە بەداخەوە ناو ئومەتی ئێمەش کەمیان زۆر تێیدایە خوا پەنامان بدە ئیتر خوای گەورە دەفەرمی واوەیلا لە بۆ ئەو کەسانی کەوا بەدەستی خۆیان يكتبون الكتاب بأيديهم طبعا كذا فرن بأيديهم أو التعبير لا واقعي حال دكاتن بل كتاب بدست خوان دنسنوا أو زاد دلين هذا من عند الله دلين أولا لا خوي جورو هاتية لما بمبستيش ليشتروا بثمن قليلا فويل لهم مما كتبت أيديهم وويلا لبو أوان وويلا لبو أوان مما كتبت أيديهم وويل لهم مما يكسبون وويلا لبو أوان لو أويك ونسيتيان بدستيان وويلا لبو شيان كاتك أويك بدستي دينا لمقابل أو دين قورينا وويلا لبويان لبو نسينكان وويلاش لبويان لبو أو كسبيك وبدستي دين لمقابل تحريف كرن كتاب خواهي سبحانه وتعالى زالير دا لا كاتي كذا فنمي يكتبون الكتاب بأيديهم لصاحب خالد ابن عباس خايل الرازي لخوي لباب دفرمي يا معشر المسلمين كيف تسألون أهل الكتاب عن كتبهم يعني بتعجب ودفرمي باشا كوبر سيار لأهل الكتاب ده كان درباري كتابة كاني أوان يعني درباري أو شتيك الكتاب أوان هي برسال أهل الكتاب ده كان وعندكم كتاب الله
لكاتك دا كان كتابي خواتان للا كقرآن بيروزا الذي أنزل الله على نبيكم صلى الله عليه وسلم أو كتابك لبو بيغمبر كتا النادي صلى الله عليه وسلم أقرب الكتب عهدا بالله أو كتابك ونزيك ترين كتابة واتكوتا كتابة للا أخوة يقولوا هاتيا تقرؤونه محضا لم يشب كتابك كخوة يقولوا باراستيتي كتابك خالصا كلامي خوايا هيش تشكي تكلاو نبوة وقد حدثكم الله أن أهل الكتاب بدلوا كتاب الله وغيروه لكاتك دا خواهي قولوا تاني باس كرد لقرآن بيروز كوا أهل كتاب كتابي خواهي قوليان تبديل كرديو قرآن كاريان تيدا كرديو وكتبوا بأيديهم الكتاب خواهي قولوا دفرمي أوان بدستي خواهان كتابيان نسيو كتابي خواهي قولنيا كاتك دلين بدستي خوشان نسيو هذا من عند الله ليشتروا به ثمنا قليلا استشهاد بو آتادك أو زاد فرمي أولا ينهاكم ما جاءكم من العلم عن مساءلتهم أو علم كربوت عنها كافينية لو إكوا برسيال لو أنك فلا والله ما رأينا منهم رجلا قط يسألكم عن الذي أنزل عليكم والله نما دي يقلوا أن بيك برسيال لنقوب كذا البارك كتابك ينقو هذا لو نقوب برسيال لو أنك كاتب راستي فعلا برسيال كردن لأهل كتاب برسيار كردن لأهل كتاب طبعا واعتراف كردن بيان لكاتك دا أخوة يقول لتسندين زيقا باز للتحريفات أوان دكا لدين قوريني أوان دكا لكاتك دا أوان بودين محرفي إخوان آمادنين بين برسيار القرآن إما بكان كواتب راستي زيقاي تأسفة كمسلمان شتيش والي بيت زي شتيش دي كجمع دربار فويل لما كتب ويل ما يكسبون بلا من برتا وابوني كان لير دا توستين بپشتوانی خواهی گوره لوانی داهتو دین و خزمت اواتو باسی دکین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون